پەیامی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی دەستپێکی ساڵی نەی خوێندنی 1401 تا 1402 هەتاوی. ڕۆژی شەممە 2 مانگی ڕەزبەر ساڵی نەی خوێندن لە ئێران دەست پێ دەکات. لەم ڕۆژەدا زیاتر لە 15 ملیۆن منداڵ و تازەلاو و زیاتر لە 4 ملیۆن خوێندکاری زانکۆ هاوکات لەگەڵ 1.5 ملیۆن مامۆستای قوتابخانە و 10,000 مامۆستای زانکۆ ساڵی نەی خوێندن دەست پێ دەکەن. ئامارەکان ئەومان پێدەڵێن کە زیاتر لە 2 ملیۆن قوتابی بەهۆی هەژاری بنەماڵەکانیان لە خوێندن دوورکەوتونەتەوە. ساڵی نەی خوێندنی ئەمساڵ لە بارودۆخێکدا دەست پێ دەکات کە شەپۆلێکی نوێ لە خۆپیشاندان، مانگرتن و ناڕزایەتی سەر تاسەری ئێرانی گرتوێتەوە. مامۆستایان، خوێندکارانی زانکۆ و ناوەندەکانی خوێندنی باڵا خۆیان بەشێکن لەم بزوتنەوە گشتیە لە دژی کۆماری ئیسلامی. هەر بەم بۆنەوە چاوەڕوان دەکرێت کرانەوەی زانکۆکان و ناوەندەکانی خوێندن نەتەنیا ئەوان لەو هاوخەباتانەی کە شەقامەکانیان کردوتە سەنگەری خۆڕاگری و خەبات گیاناکاتەوە، بەڵکو هاوکات ناوەندەکانی خوێندن دەکاتە گۆڕەپانێکی پڕ لە جۆش و خۆشی ئەم بزوتنەوە سەراسەریە. کۆماری ئیسلامی کە لە دەور و نەخشی کاریگەری خوێندکاران لە بەهێزترکردنی ئەم ناڕزایەتیانە ئاگادارە، دەیهەوێت بە ئانلاین و ئینتەرنەتیکردنی ئەمری فێرکردن خوێندکاران بخزێنێتە سوچی ماڵەکانیانەوە. ئەزمموی ڕۆژانی ڕابردوو بە گشتی ئەزمموی بزوتنەوەی خوێندکاری ئێران ئەوەمان پێی نیشان دەدات کە خوێندکاران هاوڕێ لەگەڵ مامۆستایانی بەدەربەست هەم دەتوانن لەسەر فێرکردنەکانی زانکۆیی خۆیان بەردەوام بن و هەم بەشێکی گیانەکراوەش لە ناڕزایەتی و یەکگرتووی سەرتاسەری بن. مامۆستایانی قوتابخانەش دەتوانن هەر ئەم ئەزممونە لە ئاستە جیاوازەکانی خوێندندا بەکاربێنن. لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا زاڵبوون بەسەر بواری فێرکردن و بارهێناندا یەکێک لە ئاستەنگیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بووە. ڕژیم بۆ زاڵبوون بەسەر ئەم بوارەدا و بەرگرتن لە شکستی دین بەرامبەر بە زانست قوتابخانەکانی کردوتە مەکتەبی فێرکردنی مەسحاب خورافات. لەم ناوەندانەدا بە جێگای ئەوەی کە یارمەتی منداڵان و نەوەی نوێ بدرێت تا خۆیان و جیهانی دەوروبەریان هەرەو جۆرەی کە هەیە بناسن، قوتابیەکان مەجبور دەکەن کە مێشکیان پڕ بکەن لە زانیاری ناپێویست، زیادی و بەڵاڕێدا براو. لە قوتابخانە و ناوەندەکانی فێرکردنی ئێران بە جێگای ئەوەی کە دوایین دەستکەوتە زانستیەکانی سەردەم لە ئەمری فێرکردن و بارهێناندا بەکاربێن و قوتابیان لە دوایین پێشکەوتنەکانی زانستی و ئاڵوگۆڕەکانی کۆمەڵایەتی و کولتوری ئاگادار بن، مێشکیان بە خوڕافاتی ئاینی پڕ دەکەن. قوتابیان هەر لە ساڵەکانی سەرەتای خوێندن و مەدرسەوە دەبێت شێوازی نوێش خوێندن و ڕۆژوگرتن فێر بن و لەگەڵ ڕاستپاردە و بەسەرهات و ئەخلاقیاتی پێغەمبەرەکان و ئیمامەکان ئاشنا بن. کچان دەبێت فێری ئەوە بن چۆن خۆیان وەک ڕەگەزی دووەم بناسن و ئەو بێمافی و جێگا و پێگە بن دەستیەی کە کتێبی ئاسمانی بۆی دیاری کردوون قبول بکەن. دەبێت فێر بن کە چۆن لەژێر چارشێ و مەقنەعەدا تاڵی پرچیاندا پۆشن. زیرەکترین و بیرتیشترین و تواناترین قوتابیان دەبێ ببنە حافزی قورئان. کتێبەکان و بابەتە ئەدەبیەکان بەبێ سەرنجدان بە توانا تاکە کەسیەکان، زەوق و هونەری قوتابیان بوونەتە کەرەستەیەک بۆ پەرەپێدانی خوڕافات. بەرگە و ناوەڕۆکی کتێبەکان بە هیچ شێوازێک سەرنجی پێویست بە بابەتی لاوان نادات. قوتابیان بۆ بەدەستهێنانی نمرەی قبوڵی و چوونە پۆلی سەرەوەتر بابەتەکان بە شێوەی تووتیوار لەبەر دەکەن بەبێ ئەوەی کە سەرنجڕاکێش بن و زەوقی ئەدەبی ئەوان هەڵخوێنێت. کتێبە مێژوویەکان نەتەنیا نابنە هۆی ئاشنابوونی قوتابیان لەگەڵ مێژووی ڕاستەقینەی کۆمەلگا، بەڵکو بەڵاڕێدابردنی مێژوو و چاواشەکردنی ڕاستیەکانی مێژوو پێناسەکردنی یەکلایەنەی کەسایەتیە مێژوویەکان بەبێ ئاماژە بە باکراوەند و پێشینە و جێگە و پێگەی کۆمەڵایەتی بەبێ لە بەرچاوگرتنی ڕاستیەکان باردێن و هەر جۆرە مەیلێکی لێکۆڵینەوە و خوێندن لەسەر بابەتەکان، ڕووداوەکان و ڕووداوە مێژوویەکان لە ناو دەبات. فێرکردنی زمانە بیانیەکان لە نەبوونی شێواز و ڕێگای بارهێنانی دروست و بەهۆی نەبوونی ئیمکاناتی پێویست بوونەتە شتێکی دژوار و تاقەت فڕۆکێن. ڕۆن و ئاشکرایە کە لە بارودۆخێکدا کە بۆنی دواکەوتووی و کۆنەپەرستی گشت کۆمەلگای داگرتووە لە کەشێکی پڕ لە بابەتگەلێکی کە هیچ پەیوەندیەکیان بە ژیانی ڕاستەقینە و بیر و مێشکی قوتابیانەوە نییە، پۆلەکانی خوێندن و قوتابخانە سەرنجڕاکێش نین و دەبێتە شوێنێکی بێزارکەر و پڕ لە ماندوێتی. بێجگە لەمانە شێوازەکانی فێرکردنیش زۆر لاوازن. لێکۆڵینەوە دەروونناسیەکان نیشانیان داوە کە لاوان بۆ بارهێنانی هێزی ئەقلانی خۆیان پێویستیان بە شوێنی کاری بە کۆمەڵ بۆ لێکۆڵینەوە لە بابەتی ئەزمموی
زانستی و هەروەها دیالۆگی گروپی و هاوبەش هەیە. ئەوان دەبێ وێڕای بارهاتن بە شێوازێکی زانستی و تەکنیکی ئازادانە جۆری بیرکردنەوەی خۆیان شکڵ پێبدەن و بە دەستی خۆیان هەندێک لە پەیوەندی و فەرزیاتێکی کە لەناو مێشکیاندا دروستە بێت تاقی بکەنەوە. بەڵام لە قوتابخانەکانی ئێران بەهۆی زۆربوونی قوتابی لە پۆلەکاندا، نەبوونی کات و تاقیگا، کارگە و کەرەستەی پێویست، مامۆستا بۆتە سەرچاوەی گشت فێرکردنەکان. ئەم شێوازە دەرفەت و مەجای لێکۆڵینەوەی بە کۆمەڵ و ئاڵوگۆڕی بیر و بۆچوون و هاوبەشی لە بوارە جیاوازەکاندا لە قوتابیان سندوتەوە و مەجبوریان دەکات تواناکانیان بۆ لەبەرکردنی تووتیواری ئەوەی کە مامۆستایان دەیڵێنەوە بخەنەگەڕ. بەڵام سەرەڕای گشت ئەمانە ئەزمموی 43 ساڵی ڕابردوو ئەوەی بە کارگەرانی ڕژیم سەلماندووە کە منداڵان و مێرمنداڵان بەشێک لەو شتانەی فێری دەبن نە لە قوتابخانە بەڵکو لە بنەماڵەکان و کۆمەڵگای وەردەگرن کە تیاندا هەستی مرۆڤایەتی، سێکۆلاریزم و دژایەتی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی زۆر بەهێزە. هەر بەم بۆنەوە پرۆژەکانی فێرکردن و بارهێنانی ڕژیم یەک لە دوای یەک شکست دەخۆن بە شێوازێک کە ئەمڕۆکە دوورکەوتنەوە لە ئاین لە نێوان لاواندا بۆتە یەکێک لە پێناسەکانی بارودۆخی کۆمەڵایەتی ئێستای ئێران. لە ئێرانی ئازادی سبەینێ ڕزگاربوون لە چنگ کۆماری ئیسلامی بە جیایی ئاین لە دەوڵەت و فێرکردن و بارهێنان لە مەسەب گشت تواناکانی قوتابیان بە جێگەی بۆچوونی دواکەوتوانە لە پێنا و فێربوونی زانستدا بەکاردەهێنرێت. لەوەها بارودۆخێکدا تواناییەکان گەشە دەستێن و سەرمایەیەکی گەورەی ئینسانی بۆ پەرەپێدان و گەشە و بەرەو پێشچوونی ئاستی کۆمەلگا بەکاردەهێنرێت. حیزبی کۆمونیستی ئێران وێڕای پیرۆزبایی دەستپێکی ساڵی نەی خوێندن، بانکهێشتی گشت خوێندکاران، مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی قوتابخانە و کارمەندانی قوتابخانەکان و زانکۆکان دەکات بۆ پشتیوانی بێدەریغ و بەشداری چالاکانە لە ناڕزایەتیە سەراسەریەکانی ئێستای ئێران. حیزبی کۆمونیستی ئێران 31 گەلاوێژی 1401 هەتاوی.